رادیۆیا دەنگی گەل دەنگی بەرخۆدانیە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. خانەوادەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئیمراڵی بە مەبەستی ئەنجامدانی دیدار لە ئیمراڵی داواکاریان پێشکەش بە بەرپرسانی بورسا کرد. ئەمڕۆ محەممەد ئۆجەلان برای ڕێبەری گەلی کورد و مەزلوم دینچی پارێزەری عەلی کۆنار برای عومەر خێری کۆنار و هەروەها پڵات یڵدرم برای حامڵی یڵدرم و مەلیحە چەتین خوشکی ڤەیسی ئاکتاش بۆ چاوپێکەوتن داواکاریان پێشکەش کرد. خانەوادەکان لە ڕێگای داواکاری کۆماری بورسا داواکاریان پێشکەش کرد تا سەردانی بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی بکەن. جێ ئاماژەیە دوای 43 مانگ لا گۆشەگیری توند ڕۆژی 23 مانگی ڕابردوو عومەر ئۆجەلان برازای ڕێبەر ئۆجەلان و پەرلەمانتاری پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی دیداری لەگەڵ ڕێبەر ئۆجەلان ئەنجامدا و پەیامێکی ئاراستەی ڕایگشتی کرد. زادا هەپەگا ڕایگەیان گەریلاکانی ئازادی پێنج چالاکیان لا دژی سوپای داگیرکەری تورک لە زاپ ئەنجام داوە و بەهۆیەوە سێ داگیرکەر سزادراون و گورز لە حەفارەیەک وەشێنراوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا ئاماری چالاکیەکانی گەریلاکانی ئازادی لا دژی سوپای داگیرکەری تورک و هێرشەکانی ئەو دەوڵەتەی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە گەریلاکانی هەپەگە و یێژاستا لە ڕۆژانی 12 و 13 و 14 تشرینی دووەم پێنج چالاکیان لا دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی بەهار و جوودی لە زاپ ئەنجام داوە و بەشێک لە چالاکیەکان لەو کاتەدا بووە کە هەوڵیان دەدا دار ببڕنەوە یا ڕێگا بۆ درێژەدان بە داگیرکاری دروست بکەن. هەپەگا لەبارەی زیانەکانی ئەو چالاکیانەوە ڕایگەاندووە سێ داگیرکەر سزادراون و گورز لە حەفارەیەک وەشێنراوە و ناچار بە پاشەکشەکراون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا ئاماژە بەوەش کراوە کە لە ڕۆژانی 12 و 13 و 14 تشرینی دووەم سوپای داگیرکەری تورک سێ جار گردی FMی لە زاپ بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کردووە. هەروەها هەرچی لەبارەی هێرشەکانی دەوڵەتی تورکەوەیە هەیە هەپەگا لەو بارەوە دەڵێت لە ڕۆژانی 12 و 13 و 14 ئەم مانگە سوپای تورک با گشتی 19 جار با فڕۆکەی جەنگی بردومانی گۆڕەپانەکانی بەرخۆدان لە هەرێمەکانی خواکۆرک گارە و مەتینا کردووە و هەروەها با گشتی 25 جاریش با هێلیکۆپتەری هێرشبەر هێرش کراوەتە سەرگردی بەهار لە زاپ. جارێکی دیکە ئۆپراسیۆنی داگیرکاری دەوڵەتی تورک لە ناوچەی گەلیاردەریانی گەڤەر دەستی پێکردووە و ژمارێکی زۆر سەرباز و کۆنترا بەشداریان تێدا کردووە. بە هۆشیەوە دانیشتوانی ناوچەکە ناتوانن کاری ئاژەڵداری و کشت و کاڵی خۆیان بکەن. ئەمڕۆ سوپای داگیرکەری تورک جارێکی دیکە ئۆپراسیۆنی سەربازی لا سنووری گەڤەری سەرباز جولەمێرگی باکووری کوردستانی دەست پێ کردووە و ئۆپراسیۆن داگیرکاریەکە لا گوندەکانی بەندباسان، سووریان، دەلەزا، مارێ، شاهێ و پاگەنگێ و شیشەمزێنی کە سەر بە گەڤەرێن بەڕێوە دەچێت زانراوە کاژمارێکی زۆر سەرباز و کۆنترا بەشداریان تێدا کردو و کەڕان و پشکنین بۆ دۆزینەوەی مین لەسەر ڕێگای نێوان شارۆچکەی باژێرگە و ناوەندی گەڤەریش دەستی پێکردووە. بەهۆی ئۆپراسیۆنە داگیرکاریەکەوە دانیشتوانی ئەو گوندانە ناتوانن سەرقاڵی کاری ئاژەڵداری و کوشتی ببورن، ناتوانن سەرقاڵی کاری کشت و کاڵی خۆیان ببن. ماڵپەری گەریلا تیڤی دیمەنی چالاکیەکەی گەریلاکانی ئازادی کوردستانی بڵاو کردەوە کە لە 30 تشرین یەکەم لا دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلەی زاپ ئەنجامیاندا بوو. لە دیمەنەکەدا دەردەکەوێت گەریلاکانی ئازادی لە ئاسمانەوە چالاکی لا دژی سوپای داگیرکەری تورک ئەنجام دەدەن و پاش چالاکیەکە چەکدارانی پەدەکە بەهانای کوژراوە و بریندارەکانەوە دەچن و دەیانگوازنەوە بۆ بنکە و بارەگاکانی خۆیان. پاشان دەوڵەتی تورک بە هێلیکۆپتەر دەیانگوازێتەوە بۆ مۆڵگەکانی خۆیان.
پێشتر ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەل لە سیویەکی تەشرین یەکەمدا بەم شێوەیە زانیاری لەسەر چالاکیەکە بڵاو کردبووەوە و ڕاگەاندبوو لە 29 تەشرین یەکەم هێزەکانمان یەکینەیەکی داگیرکەرانیان لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلەی خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە و دواتر لە دوانیوەڕۆی 30 تەشرین یەکەم یەکینەی شەهید ئاخین موش لە ئاسمانەوە گورزیان لام یەکینەی داگیرکەران وەشاندووە و لە ئەنجامی چالاکیەکەدا 3 داگیرکەر بە سزاگەیاندراون و 2 داگیرکەریش بریندار بوون. مستەفا قەرەسوو ڕایگەیاند ئەوان سیاسەتی جێنۆساید دژی ڕێبەر ئۆجەلان جێبەجێ دەکەن و پێویستە گەلەکەمان بەو زانیارەوە ڕێبازی خۆی نیشان بدات. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە مستەفا قەرەسوو بەشداری لە بەرنامەی تایبەتی کەناڵی میدیا خەبەر کرد و باوردی پێداچوونەوەی با دۆخی ڕێبەر ئۆجەلان و دوادیدار و پێشهاتەکانی دوای کۆبوونەوەکە کرد. مستەفا قەرەسوو ڕایگەیاند کۆبوونەوەکە پەیوەندی با قسەکانی باخچەلیەوە نییە. ساڵانێکە خەباتێکی گەورە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە و بەتایبەت لەم 4 ساڵی دواییدا خەباتی گەلی کورد و دۆستانی کورد کاریگەریان لەسەر ئەوروپا و دەوڵەتی تورکیا بووە. لە ئەنجامدا دەوڵەتی تورک ناچار بوو ڕێگا بۆ ئەو کۆبوونەوەیە بکاتەوە. بۆیە پێویستە ئەوە بزانرێت کە ئەوەی ڕێگەی بۆ ئەم دیدارە کردووەتەوە خەبات بۆ ئازادی ڕێبەراپۆیە. مستەفا قەرەسوو هاوکات ڕایگەیاند کە ئەوەی کا لە دژی ڕێبەراپۆ دەکرێت سیاسەتی جێنۆسایدە و ئەوان دەیانەوێت لە کەسایەتی ڕێبەراپۆدا جێنۆساید بکەن چونکە لە ناوبردنی سەرکردەیەک واتە لە ناوبردنی میلەتێک و لە ناوبردنی هەموو بەهاکانیەتی. سەرکردا هێمای هەموو بەهاکانە بۆ خەڵک و واتە نوێنەرایەتی تەواوی بەهاکانی خەڵک دەکات. هەروەها قەرەسوو ڕایگەیاند پێویستە گەلەکەمان بەم جۆرە لە سەرکردایەتی بڕوانێت و ئێمە پێمان وایە لە ڕێگەی خەباتەوە گۆشەگیری دەشکێت و ڕێبەرئاپۆ ئازاد دەبێت. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە مستەفا قەرەسوو ڕایگەیاند لەبەر ئەم هۆکارانە پێویستە خەبات بەهێزتر بەردەوام بێت. گەلەکەمان دەڵێت گۆشەگیری تا ئێستا بەردەوامە. هەروەها سەرۆکۆمار نەیوتووە گۆشەگیری هەڵگیراوە. خەبات دژی گۆشەگیری چ لە وڵات و چ لە دەرەوەی وڵات بەردەوامە و دیسانەوە لە 16 ئەم مانگا ڕێپێوانێکی گەورە لە شاری کۆڵن بەڕێوە دەچێت. خەڵکی ئەوروپا جارێکی تر کوردستانیانی دانیشتی ئەوروپا جارێکی تر تیش دەخەنە سەر گۆشەگیری و بێگومان بەشداریکردن دەبێ با هێزێکی زۆرەوە ئەنجام بدرێت و پێویستە ئەوەش بزانرێت کە ئەنجامەکان لا ڕێگەی خەباتەوە بەدەست دێت. خەبات کۆتایی پێ نایەت. تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لا دژی دانیشتوانی سنووری عەفرین بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا دوێنێ چەتەکانی پۆلیسی سەربازی 2 هاوڵاتیان لا سنووری عەفرینی داگیرکراو لا ڕۆژاوای کوردستان ڕفاند. با پێی سەرچاوەکان ئەو 2 کەسە بە ناوەکانی عارف سید شێخۆ و حەسان هۆرۆ ڕفێنراون و پیشەیان بازرگانی ڕۆنی زەیتون بووە. هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی لە پەرلەمانی عێراقدا کاریگەری ڕاستەوخۆی بۆ سەر کۆمەلگا و بەڕێوەچوونی ڕێکاری یاسای دادگاکان دەبێت و لێکەوتەکانی دەبێتە توندتیژی بۆ سەرژنان و منداڵان. چالاکوانان و یاساناسان جەخت دەکەنەوە لە هەموارکردنەوەی یاساکە دابەشکردنی کۆمەڵایەتی بە دوای خۆیدا دەهێنێت کە لە مانگی تەموزی ئەمساڵدا پێشنیاری بۆ کرا خوێندنەوەی یەکەم و دوومیشی بۆ کراوە. بەسما حەبیب سەرۆکی ئاکادمیای ژنان بۆ سەرکردایەتی لە عێراق سەبارەت بە هاوسەرگیری پیاوان و هەمواری یاسای باری کەسێتی دەڵێت پیاوان سەردانی خوارەوەی عێراق دەکەن بۆ ئەنجامدانی هاوسەرگیری پێشوەختە هاوشێوەی ئەنجامدانی فرەژنی. هیواداری کار بکرێ لە پەرلەمانی عێراقی بۆ ئەوەی ئەم یاسایە بە شێوازێک تەمریر نەکرێ. هەموو کتلە سیاسەکان هیوادارم پرسی مناڵ و پرسی ژن لەلایەن گرنگتر بێ لە هەندێک پرسی سیاسی کە بەداخەوە هەندێک جارێتە پێشەوە وا ئەکا کە پێشێرکاری تیا بێ بەرامبەر بە ژن و مناڵە. بە تەکیدی یعنی ئێمە لەوانەیە پرسیارێک بێتە پێشەوە بڵێ ئێوە بۆ مثلەن گردبوونەوەی ناڕەزایی ئەکەن و بۆ قسە ئەکەن و بۆ دژ بە یاسایان کە لەوانەیە
ناتوانێت تەسیری نەبێ بۆ هەرێمی کوردستان نەخێر ئەم بابەتە زۆر گرنگە کەمیان لەبەرەوەی پرسی ژن و پرسی مناڵ پرسێکی جیهانیە ئێمە نابێ تەنها لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان گوێنەیەنە پرسەکان لەبەرەوەی لە هەر شوێنێک لە جیهانە نەک لە عێراقکە ئێمە بەشێکین لە عێراق ئەگەر ژن یان هەر یاسایەک هەر باسێک هەر مۆزوعێک هەر پرسێک کە دژ بە مافی ژن بێ دژ بە مافی مناڵ و خێزان بێ ئێمە بە تەکیدی ئەبێ لەگەڵ ئەو بزوتنەوانە بین کە کار ئەکەن بۆ دژ بەو حرەکانی کە ئێستا بەداخەوە هەیە بەنسبەت ئەم بابەتەوە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بابەتێکی دووەم بە تەکیدی تەسیری هەبێ یانێ ئێمە ئەگەر بین بۆ مەسەلەی فرەژنی بینیمان لە مەسەلەن زۆر ڕزگار ڕۆشنی هاوڵاتی خەڵکی شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕای تێپەڕینی 53 ڕۆژ بەسەر دەستگیرکردنی و مانەوەی لایەکێک لا گرتوخانە ئەمنیەکانی بۆکان چارەنووسی هێشتا نادیارە و تا ئێستا هیچ زانیارێک لا هۆکارەکانی دەستگیرکردن و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیە لە بەردەستان نیە. هەروەها فەرشاد شکرۆڵڵا هاوڵاتی دانیشتووی سەقزیش سەرەڕای تێپەڕینی 48 ڕۆژ لە دەستگیرکردنی هێشتا چارەنووسی لە یەکێک لا گرتوخانە ئەمنیەکان لە سنا نادیارە. لایەکی تریشەوە عوسمان ماما هاوڵاتی دانیشتووی شاری بۆکان سەرەڕای تێپەڕبوونی 727 ڕۆژ بەسەر دەستبەسەرکردنی هێشتا دەستبەسەر و لە چارەنووسێکی نادیار بەسەر دەبات. جێئاماژەیە 2 ساڵ لەمەوبەر هێز ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران عوسمان ماما هاوڵاتی شاری بۆکانیان لە کاتی گەڕانەوە بۆ ماڵەکەی ڕەفاندووە و بۆ شوێنێکی نادیاریان گواستووەتەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی ئاشکرای کردووە ئیلان ماسک ڕاوێژکاری دۆناڵد ترامپ و پێشنیازکراو بۆ وەرگرتنی وزارەتێک لە کابینەی نوێ ڕۆژی دووشەممەی ڕابردوو لەگەڵ باڵوێزی ئێران لە نەتەوەیە گرتوەکان کۆبووەتەوە. ڕۆژنامەکە لە زاری بەرپرسانی ئێرانەوە بڵاوی کردوێتەوە کۆبوونەوەکە بۆ تاوتوێکردنی چۆنیەتی هێورکردنەوەی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا بووە. ترامپ ڕۆژی سێشەمبە ماسکی بۆ وەزیری نوێی کارایی و ئەزمموی کابینەی نوێی حکوومەت ڕاگەاندووە کە ئامانجی هەڵوەشانەوەی بیروکراسی حکوومەت و کەمکردنەوەی ڕێسا زیادەکان و خەرجیە ناپێویستەکان و داڕشتنەوەی دەستگا فیدراڵیەکانە. هەروەها دۆناڵد ترامپ لە دوای هەڵبژاردننی بۆ سەرۆکایەتی ئەمریکا بەردەوامە لە کاندیدکردنی ئەندامەکانی بۆ ئیدارەی داهاتووی وڵاتەکەی و لەو چوارچەوەیەدا ژنێکی بۆ پێگەی بەڕێوەبەری هەواڵگری نیشتمانی ئەمریکا دەستنیشان کرد. با پێی میدیاکانی ئەمریکا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان لە دیاریکردنی پۆستا ئیداریەکان بەردەوامە و ژنێک لە ئەندامەکانی بە ناوی تۆلسی گابارد بۆ بەڕێوەبەری هەواڵگری نیشتمانی دەستنیشان کردووە. لەبارەی هەڵبژاردننی تۆلسی گابارد وەک بەڕێوەبەری ئاسایشی نەتەوەیی دۆناڵد ترامپ ڕایگەاندووە ئەو ڕۆحی نەترسی بۆ کۆمەڵگەی هەواڵگری ئەمریکا دەهێنێت. جێی ئاماژەیە تۆلسی گابارد پێش هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا سەر بەخۆی خۆی ڕایگەاند و ترامپ پشگیری لێکرد و هەروەها تۆلسی گابارد لە ساڵی 2022 پارتی دیموکراتی جێهێشتووە و ئەمەش دوای 8 ساڵ لە نوێنەرایەتیکردنی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا. پەرێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا. ئەندامی کۆنسەی ڕێڤەبەرە کەجێکی مستەفا Karaso mijarên girîngê yên rojevê ji bo televizyona medya haberê nirxand. Japonizm'deki tecridin kaldırılması özgürlüğü için büyük mücadele veriliyor. 4 yıldır görüşme olmuyor.